قەتم ئەو ڕۆژانە بیر ناچێتەوە کە ئاواییەکەم لە ناو ئیڤائێکی وڵاتی هاوڕێلینین بوو بە گوند. قەتیشم ئەو ڕۆژانە بیر ناچێتەوە کە ئەم نیشتیمانیان پێچۆڵ کردم و بە پشتی ئۆتۆمبیلی سەربازی منیان بەرە و جنوبی عێراقی عەرەبی برد. ئێرە نیشتیمانی کوردەواری گەرمەسێری هۆرمزیارە یاران، ئاوایی مەحموو قەجەرە کە 2000 ساڵێ بەر لە ئیسلام ژیانی تیا بووە. ئێستاش کەلاوەکان پڕن لە هەناسەی سارد و بە ئازارەوە باران لیان ئەیا و نم ئەتوێنەوە لە ئاوایی مەحموو قەجەر لە ناحی قۆرەت و لە خانەخینی کوردستان. ئەگەر ئامادەن منی شات. غەمگین و دڵپەشێوە بڕێوە لە پاریسیوە. خانەقین مەنزڵگایەکی گەورەی سەرڕێی خۆراسان و هەریرە و دەواازەی کوردستانە لە زنجیرە چیای زاگرۆس لە سەرهێڵی پانی 34.20 پلە باکوور و 45.23 پلە ڕۆژهەڵاتە. ڕووبەری ئەم خاکە پڕئایەتەی ئەڵوان 3915 کیلۆمتر چوارگۆشەیە و 201 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و لە سەردەمی گۆتیەکان باو باپیرانی کورد شارێکی گەورە بۆ و ئۆڕاتیۆمی پێوتراوە. یۆنانەکان کاتونەتە ناو ئەم وڵاتە پیانوتوە ئارتیمیتا. لەشکری عەرەب کە لە بیابانەکانی نەجد و حیجازە و پەلاماریاندا لە ساڵی 637 پاش 8 مانگ ئابڵوقە و شەڕ جەلەولایان لە خوێن هەڵکێشاو ئینجا خانەقین گیرە. بە ئیرادی مەلەکی لە ساڵی 1920 بۆ بە قەزا و پێشتریش سەر بە ویلایەتی شارە زور بووە کە پایتەختەکەی کەرکووک بۆ و کوردستانە. یەکێک لە ناحێ دێرینەکانی خانەقین ناحی قۆرتووە کە 467 کیلۆمتر چوارگۆشەیە و 74 ئاوایی کورد لەم خاکە پیرۆزەی سنوورەکەیدایە. یەکێ لە ئاواییەکانی ناحەی قۆرەت و ئاوایی مەحموو قەجەرە کە یەکێکە لە ئاوایە دێرینەکان گۆڕستانی قەدیم و تەپە تەیموور و داخۆر و باوەهایی لەم سێگۆشە سنوورێدا ئەگەڕێنەوە بۆ سەردەمی مادەکان. ناوچەکە سەرتۆپی هەواری هۆرمزیار و جمور و گوێکوڕی و کاکەی و تایشەیی و بێویانی و زەهاوی و تەپانی و پیرخێری و نێرژێیی و شەرفبەیانی و باوەجانی و ئەلیاسی و سنجاوی و کەڵهۆڕ و ئەلی ئاغایی و کۆکۆز و دەلۆ و ئەرکەوازی بووە. بابشینە خزمەت مامۆستا مستەفا و هاپۆ مستەفا. دوو تەمەنی جیاواز ئەو مێژوانەمان بۆ ساخکەن و سەرەتا لە ڕووناکبیر و ڕۆژنامە نووس و مامۆستا مستەفا ئەپرسین و پێیەژین. مامۆستا مستەفا، ئێمە ئێستا لەسەر خاکی پیرۆزی خانەقینی کوردستان دانیشتوین. بە ناوچەکەش بڵێن بانلەوانە. بانلەوانیانی چی؟ بانلەوانە شوێنێکە لە گوندی مەحموو قەجەر. بەڵێ لەوانە ئەو جۆرێکە لە زەل لە قامیش لە قاڕام کە کاتی خۆی بۆ حەسیرەیان لێ دروست کردووە. لەبەرەوە ئێرە ئاوێکی لێبوو خوارین و ژوورینەوە. بەڵێ دووبان لەوانی سەر و خوارومان هەیە. ئەمە ئاوێکی لێبوو لەو بڵێنینەی لەو لەوانەی زۆر هەبوو لە شین ئەبوو لێرە. ئیتر خەڵکە هاتن ئەیان بڕی ئەیان بردەوە کە حەسیریان لێ دروستە کرد. ئەو بانلەوانە زۆر ڕاستە. ئێرە ناوچێکی دێرینە و بەر لە ئیسلام ژیانی تیا بووە. بۆ ئەوەش کە ئێمە قسەکانمان بخەینە ئەوەی کە جۆگری بەڕێز و بینەری بەڕێز ڕاستەکانمان بسەلمێنێ. لێرە قەورسانێکی زۆر هەیە. بۆ نمونە قەوری میرزا هەیە وانە ڕاستە باشە. ئەجا بان ئاوایی هەیە دەرە سوورە ئەمانە هەمووی بڵێ هەمووی قەبرستانی لێ هی کۆنن بەڵێ پێش ئیسلامن. بڵێ وایە خۆی بڵێ هۆکاری ژیانیش لێرە پێمانەڵێ ئەگەر ئاو زەوی بە پیت و خۆر ئەمانە هەبێ ژیان لێرە هەیە. ئەم شوێنە ئێمە کە لی دانیشتوین کە گوندی مەحموو قەجەرە و ئەم شوێنێکە لە بانلەوانەیە. تەعاً گوندی مەحموو قەجەر تایبەتمەندی زۆر خۆی هەیە لە ناوچەکە. بۆیە
گوندێکە هەمیشە ئاوی لێ بووە و سەر ڕێگە بووە لەسەر جادەی حەریر بوو کات خۆی کە پیان و یەکێک لە فەرعەکانی بووە لێرانە بەڵێ بۆ خانەقین بۆ بەغداد و لێەوە بۆ ئێران و ئیتر لێرە بە حکمی شوێن بە حکمی ئاو هەوا ژینگەی خۆش ئاوی زۆر ژیانی تیابەوە لێرەدا کۆمەڵێک گۆڕی کۆن هەبوون کە لە کاتی نەوەدەکانە ئەو وەزعگرانی هاتە سەرخەکە خەڵک هەڵیدایە و شتی تیا بوو تیر و شیر و ئەو شتانەی تیا بوو کەواتە ساسانیەکان و بەر لەوانی ژمادەکان لێرە ئێمە بەڵگەیەکی ڕسمیمان نییە بۆ بێشکان هەیە لێرە مامۆستا شاق بێشکان باس لە ئەفسانی فەرها دەکەن بەڵێ ئەم چی ئەم شاخە لە شاخی بێشکانە شوێنێک هەیە یعنی دەڵێن شوێنی دەستکردی فەرهادە کە کۆمەڵێک بێشکەیە کۆمەڵێک وەکو بێشکیانی جۆلانە بێشکەی مناڵ کە ئاوی ڕاکێشاوە لە ڕێگەی ئەو بەردانەوە دیارە بۆ ئاشێک بۆ ئاوێک و ئەمیش بەڵگەی ئەوەیە کە لێرە لە خەڵک هەبوو خەڵک ژیاو بۆی پێشان ئەگەر فەرهاد بێ کەواتە بەرامبەر بە قەسری شیرینە بەڵێ ئێرە بەرامبەر بە قەسری شیرینەوە گوندی ئێمە تەنها 3 کیلۆمەتر لە قەسری شیرینەوە باشە محموود قەجەر لە ناوچەی زەهاو پیاوێک بووە بەڵێ لە دەست ڕەزاخانی تۆبڵێ نێرژی بەڵێ باشە هەڵاتووە ئەو ئاغا بۆ ئەمیش لەبانەیە سەر پێچی و دڵڕقی و لاولای کردبێ هەڵاتوە هاتۆتە ئێرە لێرە ئێرەی ئاوەدان کردوەوە بەڵام کاتی خۆی ژیانی تیا بووتمان وایە لێرە ژیاوە خۆی ماوەتەوە بەڵێ محموود قەجەر بە گوێرەی ئەو پیاوەی من بینیمەوە چاو پێکەوتنم لەگەڵا کرد حاجی عەبدولمحەمەدی ناو بوو من ئەو بینی بووی کە حاجی عەبدولمحەمەد تقریبا نزیک لە 100 ساڵ تەمەنی بوو لەو ساڵانەی دوایە مرد محموود قەجەر کاتی خۆی پیاوێک بۆ دیارە ئازا بووە و جەربەزە بووە هەندێک شتی قبوڵ نەکردووە تێکچووە لەگەڵ ڕزاخانی نێرژیدا لە ناوچی زەهاو ئیتر ڕزاخانی نێرژیش دەسەڵاتدار بووە لە دەستی ئەو هەڵاتوە هاتوۆتە هێنا بۆ ئێرە دیارە لێرەش جارێکی تر پامیلی کردەوە عەزیەتی داوە چوونەتە حەوشکوڕ ئێستا نەوەکانی هەمووی پیاوی چاک و بەڕێزن ئێمە ئەیان ناسی ئەو کاتە سنوور نەبووە ئێستاکە لە حەوشکوڕ دەژینەوە ئەچێتە حەوشکوڕ جا بە قادر ئاغای جمهور دێت بەڵێ لە دوای ئەو قادر ئاغای جمهور هاتووە قەڵایەک دروست دەکات بەڵێ ڕاستە من قەڵاکەیم نەبینەوە بەس ئەڵێن قەڵایەکی هەبووە قەڵای هەبووە باشە باشە ئەمە قەڵا دروستەکەەوە هەر لەو کاتانەیەکە لە ساڵی 1970 ئەمانە کارێزیش لێدە وایە بەڵێ لە ساڵی 1942 گەورەترین بڵێن هەنگاوی مێژووی لە گوندی محموود قەجەرە نوێ قوتابخانەیەک بەڵێ خۆی قادر ئاغا کوڕێکی هەبوو ناوی مەجید خان بووە باشە مەجید خان لە 1900 جیاوە لە 1963 کۆچی دوای کردووە ئەم پیاوێکی زۆر منەوەر بووە و پیاوێکی زۆر ڕۆشنبیر بووە کوڕی قادراغای جمهور کوڕ قادراغای جمهور بووە و چووە لە خانەقینەوە ئەمری قوتابخانەیەکی دەرکردووە بە ناوی ئەلمەجیدیە قوتابخانەی مەجیدیە یەکەم مامۆستای بەڕێز کە هاتۆتە محموود قەجەر دەرسی وتۆتەوە مامۆستا ئیبراهیم خودادادە ئێستاش ماوە لە خانەقین 1000 سڵاوی لێبێت و من هەر چاوپێکەوتنم لەگەڵی کردووە بە ڤیدیۆ لەسەر چۆنێتیکردنەوەی یەکەم قوتابخانە و یەکەم ئەمری ئیداری کە لای بۆ مامۆستا ئیبراهیم خوداداد دەرچووە لای من هەیە ڕاستە فەرموویت ئەوە بیپارێزە بۆ دۆکومنتات زۆر باشە لە 1970 شێخ نیزام ناوێت کوڕی شێخ عومەری زیائەدین پێم وابێ خەڵکی بیارابن لە کفری هینەکەی تێگەدەن تەکیەکەی نەتێکەکەی تێک نادەن بەهۆی بارودۆخی جەنگەوە کە ئەنگلیزەکان جەنگی جیهانی ساڵی ماوە هێشتا جەنگ تەواو بێ نا هەر یەک ساڵی ماوە لە 18 جەنگ بەڵێ باشە دێتە ئێ بەڵێ شێخ نیزامەدین کوڕی شێخ عومەری زیائەدینی بیارە بووە من کچەکەیم بینی دادە مەدینەی ناو بوو نەخێر ئەمری خوای بە ڕەحمەت بێ و ژنێکی زۆر عاقڵ و ژیر بوو من چووم کە من خەڵکی محموود قەجەرم هاتووم چاکو پێکەوتن لەگەڵا بکەم لەسەر هاتنتان بۆ ئەوێ ئیتر بە تەفسیل باسی کرد کە شێخ عومەر ئەچێ بۆ بەغدا لە کفری لا ئەدا داوا ئەکا خانەقایەکی بۆ دروستکەن یەک ساڵی پێ ئەچێ کە ئەگەڕێتەوە خانەقاکەیان بۆ دروست کردووە شێخ نیزامەدینی کوڕی ئەنێرێ بۆ سەر خانەقاکی کفری نەخێر بۆ خانەقاکی کفری کە جەنگی جیهانی یەکەم و ئینگلیزەکان دێنە کفری لە ساڵی 17 عێراق ئەگرن ئیتر وەزعەکە نایڕوخێنن وەزعی کفری تێک ئەچێ بارودۆخی شێخ نیزامەدین بارەکە دێتە محموود قەجەر لە محموود قەجەر قەڵایەکی بۆ دروستەکان ئەخر ئێرە شوێن چەپە ڕێ بووە یعنی شوێنێکی چەپ بووە زۆر ئەمان بووە پارێزراو بووە بەڵێ محموود قەجەر بەڵێ محموود قەجەر ئیتر
لە محموقەجرە مێنێت و تا ساڵی 28 لە 28 شێخ عومەر شێخ لێرە کۆچی دوایەکە. نظامەدین لێرە کۆچی ئەیبن بۆ دوایە چووە؟ زۆر داوا ئەکەن لێرە بنرێتە قەبر و بمێنێتەوە و شێخە ئەوانە نایکەن؟ ئەڕواتەوە لە ڕێژا و سۆفیەکانی لەوێ گلی ئەدەنەوە ئێستاکە قبرەکەی لە ڕێژاوە لە ڕێژا و شوێنێکە 16 کیلومتر لە سەروی ئەحمەد میرزایەکە بۆ بەڵێ. لێرە تەلەفۆنی دروست کردو نازام چی بەڵێ ئەحمەد میرزا ئێستاش ماوە لە کەلارە تەمەنی زۆر گەورەیە تەمەنی نزیکەی 90 ساڵە بێت تەمەنی درێژ، سڵای خوای لێ بێ. پیاوێکی باشیشە چیشی دروست کردووە؟ لێرە من بەبیرم نایەت ئەوە زیاتر کاک حاجیوان بەڵێ. نزانن تەلەفۆنی دروست کردووە کارەبایشی دروست کردووە کارەباشی دروست کردووە ئەو تەلەفۆنەکان لە بینی ماڵەکانی شاتوانی یانە قسەی پێ بکەن باشە ئەحمەد قادرێک بووە بەڵێ لێرە بەڵێ پاڵەوان بووە ئەم ڕاستە بەڵێ کاک ئەحمەد قادر بەڕەحمەت بێت ئەوسا کوڕێکی ماوە کاک فازڵ لە کەلارە ئەحمەد قادر حکایەتی زۆرە بەڕاستی ئەو پیاوە یعنی بەهرەیەکی خوای بووە لەو پیاوە هەندێک بەردی هێناوە لە شاخەوە لای ئێمە بەبەر دەڵێن کوچک کوچکە قەوی پێڵێن کوچکە گەورە ینی بەردە گەورە بەردی زۆر سێرە یعنی ڕەنگە ئێساکە بە 20 نەفەریش هەڵ نەگیری ئەو بەردانە هێناوێتی ئێساکە لێرە شوێنێک بەڵێ ئەڵێن خۆیان وان بیستووە ئەڵێ ئێساکە هەر کوچکە قەوی لای ئێمە شوێنێکە ینی کوچکە بەردەکانیش ماوە ئێستا باشە مامەسە لە ساڵی 1901 بۆ 1902 لە چیاسوورخ نەوتە دۆزرێتەوە بەڵێ وابزانم هەندی و ئینگلیز و ئەو ناوێتە ئەم ناوە تا چ ڕادەیەک بۆ ئەم گوندانە باش بوو وەڵاهی وا بزانم ئەو مەسئلەی چیاسوورخ تەکمیلە نەکراوە ئەگەر من بزانم چونکە لە ساڵی 1901 و دوو یەکەم شوێن کە نەوتی تا دۆزراوەتەوە لە عێراقا چیاسوورخ بووە ئەو کاتە عێراق ئەم شوێنە بەسەر ینی لەژێر دەسەڵاتی ئێرانە بووە لەژێر دەسەڵاتی قاجاریەکانە بووە ئیتر ئەوان دوو مهندسیان هێناوە ئینگلیزیەک و هندیەک ئەو زۆر نەوتیان دۆزی ئەوە بەردەست هاپۆ مستەفا ماشەڵا مستەفا ناو زۆر زۆرە لێرە هاپۆ مستەفا بیخە لای دەمت ماشەڵا سوورسپی و جوان لە ساڵی چل لەدایک بووی ئێستا هەفتا ساڵی لە سیاسوورخی نەوتەکە لەدایک وایە باشە ما محمود باوکت ژن وەژنەکە لەگەڵ کوردستان ئەیدی لەگەڵ ئێرانیە لەگەڵ کوردستانی ئەودی و ئێران حدودمان نەبووە باشە جاران سنوور و منور نەبوو کەس بڕای بە سنوور نەبوو وانە لە کۆ ژنی هێنا و ژن بە ژنی کردووە دێک بوو بەرامبەر خۆمان بەعادیدی پیانەوت حسێن کاک ئەحمد حسێن کاک ئەحمەد خاڵی من و عافیکا نەوەی زۆرە لەخوا بەزیاد بێ ئیسا تەک ئەوە ژنۆژنی کردی تر هیچ گرفتێکیان نەبووە هەر ئێوە یا خەڵکی تریش ئەمەی کردووە تریوە 50 هەزاران خەڵک چۆ لە ئێران لێ ناوات باشە یەژن هاپوە تا ئێستاش پیرەژن و پیرەپیاوەکان وەپارەی تمەن قساکەن لە مەملەکەتە واللهی ئیتر هەیە دوور عقلێتی سادەیە هەر وایە باشە هەموو بازرگانی و کارکردن و هێنان و بردی شتومەکتان لەگەڵ قەسری شیر بوو بڵێ وەپا ئەڕۆشنیاوە تقریبا تا 75 زیاتری بەخوا 75 یعنی تا ڕاگواستنی ئێوە لێرە وەپا ئەچوون بۆ ئەوێ چیتانە برد ئێوە ئێمە هەرچی موادمان بوو خوری و گەرم و جۆ ماست و گەرم و جۆ ئەمانە ئیتر ئەتان بردە قەسری شیرین لە قەسری شیرین بە تمەلەتان فرۆ ئەی ئەو تمەنە چۆن لێرە ساغە من سەراب بوو هەر یەکتر لە خانەخی سەراب بوو هەمووشی کورد و وابزان هەمووشی ورومزیارە قەسری شیرین هەمووشی وەرمەزیاری زۆری باشە هاپۆ مستەفا ئەی چیتانە کڕی لەوێ والله ئیتر ئەوە بۆ پێویست ماڵ وەکی خەڵکی کەس ڕێگری لێ ناکردن ناوەله بڵێ هینیان ڕێگریمان لێ کرد ئەم سەرباز و مەربادە پنج خرانیەکمان نەدا پیان یۆڵمانیان نەکرد باشە تۆ لە ساڵی 1940 دەتخەنە بەر حجرەی مەلا بڵێ وا بوو لای چ مەلا لای مەلا حافیز باوکی مەلا عوزێر خوێندمە تقریبا دوو جزم لەکۆ هەر لەم چیاسوورخە لە چیاسوورخ لە ئاوای چیاسوورخ لەو شەریکەی نەوتی شەئیشم کردیە لە نمرەنەوەکەی ڕۆژی بەچەند ڕۆژی 120 فلس 120 فلس جاباش 120 فلەکە واللهی ساڵێک بوو دەراعەت نەهاتوو باران نەبوو ساڵی بوو خەلەمان دووری و دوو بەردەنگەنەمان بوو تاوسان بوو تەموز و شەریکەکە دەرچوو ڕیکەکەی بەردەم بەردەگەی بکەنن
يتمنيش من باوكم مثل ما بخوا تلام خيتكن مال مرزا رحيم من أجم خم خيتكم وش دي والله من الشوار فنج من تونو يبقى إبراهيم براما ودي تونو إبراهيم ما يوش شنو متمدة تو كي بر أقري مشي إيش بكيت دڵی نهاتوو باشە شو ما هابۆ مستەفا دیەکانی دەوروبەری مەحموود قەجەر شۆکوێن ئاوایەکان سر خضلو علي ميرو بريوس خانو يتلو هاشو دور دو بردي علي هاتياو دوو بەرد علی دو شوار كلاوشال له جور مانو اوادر كي ئەی بەرد او بردار خورا برا عزيزه بەڵێ زەر کوردستانی ئێران اي خضلقاني في جنا وهذا برامج نزیکە بەهارێکی تەڕ دەرە سوور سەوس شاخی ترشاوە و کەلبێشکان و زنجیرە جەوەڵی باوگوڕ و سەوس ئاخوداخ پڕ لە گوڵاڵە سوورە ئیڤە و زیلەکانی وڵاتی هاوڕێلینین و شۆفێرەکانی ئەژدی هاکەی تەموز و ئەسکەرەکانی باسی عەرەبی تێنە گیان مەحموود قەجەرەکان و شڕەوشی تاڵیان نەخەنە ناو ترومبێلی ئەسکەری ساڵی 75 ئەمە ڕوئەدات 74 ئاوەی ناحەی قۆرەت و 105 ئاوەی ناحەی مەیان هەموو فەرمانبەرەکانی ناحەی ئەو دوو ناحەیە و لەگەڵ خانەقینی کورد ڕائەگوێزن بۆ بەشی عێراقی عەرەبی 28 ساڵی ڕەبەق دیل لە ناو زمانێکە کە نەیان ئەزانی ئەم زمانە چییە زمانێکی بیابانی دیل لە ناو هۆردوویەکە شمشێر بەدەست و تەعەداکەر بڕێ ماڵیشان هەنابن بە ڕۆژهەڵاتی کوردستان لای شا مەڕۆماڵاتیان بە نیمە قیمەت لێ ئەسەنی ئینجا ئەیان بن بۆ ئۆردوگای ئەنزەڵ ئەمە میمی خەمینەی یاروەیز بۆمانە جێڕێتەوە کە لە ساڵی 1970 4 ساڵ بەر لە ڕاگواستن هاوسەرگیریەکە لە تەک پیاوێکی هۆرمزیاری وە شیربایی 120 دیناری عێراقی ئەو کاتە میمی خەمینەیەژێ بەر لە ڕاگواستن 12 ڕانی گەورە واتە مێگەل کە ئەکاتە 12,000 سەرمەڕ و 2 گایل کە ئەکاتە 1000 مانگا و گاوگۆل لی ئاوایە بووگە لێرە مەرەزە کراوە برنجی ئەم ناوچێ بەناوبانگە تووتن کراوە 54 باخی میوەی گەورەی لێ بووە گەورەترین بەرهەمی باشی میوە بەگشت جۆرەکانی و بەرهەم هێنراوە من هام لە تەک میمی ئێوەش گۆڕادێرن و وا منیش یەکەم پرسیاری لە تەکاکەم میمی خەمینە چۆنی باشی بەخێر بینی خۆش چاو من بێن یەژن باوکیش و دایک زۆر مزیارن ئارەوەڵا باوکشم و دایکمش وەرمەزیارە ئەوان وەرمەزیارن ئارەوەڵا باشە ئەگەر بیرت بێ بەر لە ڕاگواستن ساڵ 75 چەند ڕانی تیابوو ئێرە وڵا 12 ڕانی ماشەڵڵا ئارەوەڵڵا 15,000 ڕانی تیا مەڕوو ئەوەی تا ئەی چەند گایلی تیابوو گاریش دوو گایلی تیابووە ساڵ 75 ئاش بەتاڵ ئێوە چوونە هینە چوونە ئێران جێمانیان نەکردووە هەتا ڕانەکانمان سندن باشە ئێوە ڕانەمەڕەکانتان لەسەر ئەو دەستکردەدانا ئێران نیمە قیمەت نیمە قیمەت بەنیمەقەت وەریان کرد بە نیمە قیمەت ئەجا خۆتان چوونە ناو ئەجا خۆمان چوونە ئەو دیوە هەی بەداخەوە یعنی مەڕووماڵاتی وە بەلاش نایە مەڕووماڵەتان ئێوەش بۆ ئۆردوگای بۆ ئۆرگای ئەنزەڵ چوون چەند لێمانەوە وڵات تقریبا نیمە کەممە تقریبا مانگ و 2 مانگ نەماینەوە ئەو کاتە 350 ماڵە بوونێەوە وانیا زۆر ئێستا شوانکارەتان ئێستا ئەرەوەڵا شوانکاری عەربمان هەیە عەرە بووە ماڵتەنەوە بیا هەموو کوردە بە سەزمان و ئەیکا بە عەداڵەتە ئەرەوەڵا عەداڵەت یعنی چی 5 بەرخ دوانی ئەوە دەسییان 5 بەرخ ئەکات ئەم بەهارە سێی بۆ تۆیە دوی بۆ عەرەبەکەی دوی بۆ عەرەبەکەی وەڵا ئەوە ناخۆش ئەی کورد نایکە چەند بوو کتەیە وەڵا 6 مەیەسای ماشەڵڵا 6 بوو بیستمەیەکیان پاکستانیە لەکوێیە وەڵا لە بریتانیا 13 منداڵ بووە 13 مناڵم بووە نۆکڕ و 4 کچ ئەمە گوێرە بەدەستەوە باوکەی گیان ناو چێ بیخەلای دەمت شەهیاد هیوە شەهیاد هیوە تۆ یەکێ بووی لەو مناڵانەی کە بەشداریت کرد لە فیستیڤاڵی کیک بۆکسینگ وایە لە تاران ئاڵای کوردستانی شەڵ کرد و ئەی ڕەقیب هەر
ماوە قەومی کورد زوبان ناشکێنێ نارەوی تۆبی زەمان. ئەو سرودە دوود لەوێ بەڵێ هەی ئافرین یەکەمی شۆ بووی یەکەمی تاران لەبان دە وڵاتە کوردستان دووەمی هێنا و خۆمش بە یەکەم دەرچوو. ئافرین ئەوە کوردستان لە ئێستاوە بخەرستان ئەم دوو بیروی لێ چاوت ئێمە دەستخۆشی لەکەین ئافرین چوویتە هەر شوێنێک بڵێ ئەی ڕقیب هەر ماوە قەومی کورد زوبان من قدومي موكايا فيك لبايتي ليس فيك 250 ساڵ بەر لە ئێستا ژمارەی خێڵی هۆزی بەناوبانگی هۆرمزیار لە ناوچەی چەمچەماڵ و ناوچەی بازیانەوە بەخۆ و لەشکر و دەوڵەتەوە لەگەڵ ڕانەمەڕێکی زۆر و گایلێکی زۆر بە هاوڕێتی جوامێراغای هەمەوەن بەرەو گەرمەسێر هەڵەکشێن مام ڕەسوڵ ئاغای هۆرمزیار لە ئاغای هەمەوەن جا ئەبێتەوە لە جوگرافیە ئەم وڵاتە منەی کۆکردنەوەی یەگرتنی قەومەکەی خۆی هۆرمزیار ئەکات لە خێڵ عەلی شاخان ژنێکی کەڵهوڕی ئەخوازیە و خزمایەتی خێڵایەتی دروست ئەکات و ئەوجا ئەچێتە ناوچەی زەهاو لەو وڵاتە هۆزەکەی هۆرمزیار کۆ ئەکاتەوە ئەوجا ناوچەکان بەسەر دابەشەکات و خۆی تێتە بنارکەل جەوەڵ بێشکان و سێ ئەڵقەی گەورە کەپر هاتوون لێرە لە ئاوایی مەحموود قەجەر کوردی جوولەکە و کوردی موسڵمان و کوردی یارسان بەیەکەوە ژیاون هەمویان کورد بوون بەڵام دینەکانیان جیاواز بووە ڕەوبرەو بووە لە ناوچەی کۆزەران سەرپێڵ ئەیوانی کەیوان قەسر پۆل پۆل کورت هاتووە و لە مەحموود قەجەر نیشتەجێ بووە و بوون بە شوان و بوون بە گاوان و بوون بە جووتیار ژنێک ناوی نازدار بۆ لە هۆزی گەورەی لەک ئەوجا شووی کردووە بە سەعی ساڵحی هۆرمزیار هەر وەلەکانە قسەیان کردووە چل تیرەی ئێڵی کوردەواری لەم گوندی مەحموود قەجەرە هەیە سێ ئاسیا و واتە ئاشی ئاویتیا بۆ لەسەر ڕووباری خۆرەت و میرزا عەلی مراو و حاجی عەلی لە باوەهی و ئەحمە و میرزا و لەتیف قایار هەردووکیان شەریک بوون دوایە مەکینەی ئارد هاتووە کارێزێکی قەدیم بووە لە مەملەکەتە ئی سەردەمی قار ئاغای جمهور بووە مەجیدخانی کوڕی پاکی کردۆسۆ و تەواوی کردو و 20 بیریش بووە قوتابخانەی لە ساڵی 1942 هاوردووەتە ئاوایی ئەم پیاوە واتە کوڕی قادر ئاغای جمهور کاکاتە مەجید ئەوجا نەجمەدینی مەلاکەریم دکتۆری ئاوایی بووە باخۆ باخاتێکی زۆری تیا بوو لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون باخەکانیان ئیجار کردو و میوەکانیان ڕەنیوە مستەفای لالۆ سڵەمان هۆرمزیاری ئەو باز لەم تەوەرانە ئاکات لاو ئاوایی با پرسیاری لێ بکەین و پێیبێژین کاک مستەفا بابا گەورەی ئێوە ڕسوڵ ئاغای وەرمەزیار لە چەمچەماڵ و ناوچەی بازیان و لە زەید قەراخ هاتوونەتە تلەزەیت و ئیتر لەگەڵ پیاوێک بۆ ناوی جوامێر بۆ لەشکریان بووە جوامێر هەمووانەوە لە قەسرەوە ئەمە لەشکریان بووە مەڕووماڵاتی زۆر و دەوڵەت و ئەمانیان بووە بابای ئێوە بابای بابامانە آخر ئەزانم بابا گەورەتان لە خێڵ عەلی شاخان ئەوە ژنیان لەوان خواست ژنیان لەوان خواست لوڕ بوون ئەوان لڕن کەڵهوڕ بوون کەڵهوڕ بوون ئەو جا چۆتە کووە زەهاو لە بنەی زەهاو لە بنەی زەهاو لەوێ هەرچی وەرمزیاری ئەو مەملەکەت هێمووی کۆ کردو لە دەوریون لێونە وەرمەزیار پاش ئەوانیش وەرمەزیار بەشێکی لە ئەو بەرسیروانوە لە دەور ڕەنیالی خان و قولە بەرز و ئیسای و ئەلێۆنەتانێ وەلجافاک تۆزێ بینەن هین بووە هاتنە ئەوانیش هاتنە چوونە بۆ بنە بەلای ئەوان بنەی لای سەپێڵی زەهاو لەبان شاخێک وا بزانم ئەو خڵا لێ ڕەسوڵاغا لەوێوەتانێ ڕەسوڵاغا ژنی خواستە هاتەتە ئەوێ ئەو ناوێ دانیشتوە لەوێ ژنێکی خواست ئێوە داداتان کەڵوڕ وانە بەڵێ باشە ئەمە ناوی زەڕینەیە ناوی زەرێنە ناوی زەڕێنەیە ئەمەی هێناوە و ئیتر کوڕی کاڵی لێ کۆبەتەوە ئەم جۆرە شتانە بورمزیاریشی کۆکرد دوایی لە بەرەو شوێنەکە زۆر تەسک بۆ ئەمانی زۆر بوون هەستاون هاتوونەتە ئەم بناری جەوەڵە ئەو کاتە جوامێر نەماوە ڕسوڵش ئەمەرخوای کردە جنازەکەیان بردێتەوە بۆ
بۆ چەمچەماڵە بۆ بازیانە بۆ کاملایە بۆ ئەوێ بردیانە بردیانە تۆ بۆ جنازەکەی نەماڵێ پێڵی زاوە بۆ ئەوێ دوو کوڕی بووە مسەفای بووە مەحمووی بووە ڕەسوڵ بەڵێ مسەفا هاتوشۆی منتەقەی بینی کردە چەمچەماڵە چوە هات لە ڕێش ماردایە پێوە شەو مسەفام ئەمرخوای کردە مەحموو دایکی کەڵوڕە لە خێڵ ئەلیشاخان لە خێڵ ئەوانە دی وەختی جوامێر نەما ئەمانیش وەزعێن باشنەوە دی لەگەڵ وەل دایکە چوە بۆ ناو کەڵوڕ جا مەحموو هاتوۆتە کوێ مەحموو لێ ژنێ و خواستە هەل لە کەڵوڕان لە ماڵ خاڵۆیان ژینیان داوا پێی ناوی تەمینەیە تەمینە ژنی خواستدی وە جەماعەت وەرمەزیارە دانیشتێ لێرە پێکەوە بوونە هەتاکو ئەوش نەماوە علی مەحمووش دوو کوڕی هەیە علی و کاکەحمە کەمێ ئەقلی تەواو نەوە علیش ژنی خواستە لێرە لە وەرمەزارەکان لای پاشان حەسەنی بووە ئەنجا علی سلێمانی بووە و حەمەی بووە و کوڕێتری بوو ئەمرخوای کردە ئەو سێ کوڕی سلێمان باوکی تۆیە سلێمان باوک منە باوک تۆیە ئیتر بخۆیان لێرە لە بنان ئەو جەوڵەتی بێژن جەوڵ بێشکان لە بێشکان ونا جەوڵ بێشکان و منوکی ئەم جەوڵە ئەم ئەوەی ئەو بەر ئێرادە ئەو ئێرانی ماڵداوە بێ کوردستانی ئەو ئەمە قەراوێزە لێرە ئەمە قەراوێزی کوردستانی ڕۆژهەڵاتە ئەو لا سەر پێڵی زەهاوە ئەمە قەسری شیرین ئەمەتە خواردتر ئەزانم باشە ئیتر هۆرمزیار هاتوونەتە ئێرە و لێرە دانیشتون پێشان سێ هەڵقە لێرە لێ شوێنە سێ هەڵقە کەپڕوە یعنی چی یعنی وە دەورانە کەپریان کردە لە ناو بین کەپرەکانە حیوان و های ماڵێ دوو مانگا و مانگایەک و چوار حیوان ئەوە هینیش نەونە باشە مەحموو قەجار ێژن چل تیرە و تایفە و وەزی تایە بەڵێ زۆری تایە لەوانە ئەمن پێ بڵێم ئەوە ئەیوانی هەیوانی هەیوانە بەڵام سەرتۆپەکەیان سەرخێڵەکان وەرمزیارە وەنیە زەهاویتە تەپانی شێخانی گورکوش زاوایەکانی ئەوە گورکوشە ماڵ لە شامرا ڕەحمەتی گورکوژن اینجا سەید جەباری تایە گوێکوڕی تایە کۆی و بێویانی و بەراز و قەڵخانی وابزان کاکەی تایە کاکەیشی تیاوە باشە تای شەی و ئیترە مەساڵەیە و کڵاواریە و دەلۆلەکە و تفەنگچیە و وەناوی ئەمانەکە کامەسەفا لە مەحموو قەجەر موسڵمان هەبووە کاکەی هەبووە جوولەکەشی تیا بوو جوولەکە من بەس من باوگم بە ڕەحمەت باسی کرد وتی جوولەکە لێرە دوو ماڵ لێرەوە شاول و ئەوی تر نادان ناویان شاولە میسکە لە 48 وابزانام وتی دوو ماڵ لێرە سلااو لە جوولەکەی کورد لە کوردی جوولەکە ئەوەی کوردە سڵاوی لێ لە کوردی سلااو لە کوردی جوولەکە کوردی مەسیحی کوردی کاکەی کوردی ئێزدی مەزن کوردی موسڵمان باشە لێرە چەند پارچە بڵێن باخ و باخاتی گەورەی تیا وەڵا باخ لێرە لەوەیە 54 لەوەیە ئەمەگشی باخەوە باخی میوە ئەڵێ لە کوردستانی ئەو دیوە هاتوون ئیجاریان ڕاستەوە هاتن لیمۆیان لیمۆ ئەچوو بۆ ئێران لیمۆی شیرین لیمۆی شیرین ئەچوو بۆ ئێران هاتن لێرە وەختێک کاتێک گوڵی بکردایە سیر داراگانیان نەکرد بزان گوڵەکەی زۆرە کەمە بۆ گوێرە پارەگەیانەدا نەخت پارەگەیانەدا دارمۆزی تیا بۆ ئێرە واللهی بەڵێ دارمۆزی تیاوی سندی تیا و من سندیمدی لە باخ ماڵ مەیشتخانە سندی تیا و لیمۆترشی تیا و سێ ئاسیاوی تیا بوو سێ ئاسیاوی یعنی ئاشی ئاو بەڵێ وەڵا یەکێکی ئەلێرە لای ماڵ ئەحمەدەی میرزا و بەرامبەریانەکەی لە ئەوبەرۆ ئەکەی دە ئەوبەرۆ لەوە ئاسیا و لەتیف قاور و وابزانم ئەو ڕەحمان خواعافیکا خۆخا مەحموود شەریکون لە ژوور ژووریشەوە لە ژوور ئەوە ئێمەوە بیرمان نا پێش ئەوە ئاسیا و حاجی عەلی بووە ها لە باوەهایی دوای ئەوە لێرەشە ئاسیا و میرزای ئەلامرا و خاڵۆ عەلی باخەوان شەریکون هەردیان دواتریش خۆت بینی بود کە ئیشێ کرد من ئاسیاوەکان ئەم سیانەمە دی بەس ئاسیا و حاجی عەلی نەدی بەس ئاساوارەکەی دیارە ئەمان ئیشیانە کرد بەردی گەورە گەورەیان لە جەوڵەکان ئاسیاوەی ماڵ لە باڕاشیان بۆ هێنا کاک مستەفا وەڵا باڕاشیان هاورد لە سەرخزڵەوە لە چوارکڵاوەوە لە ئیدارەوە لەو دیوشەوە ئایان هاورد لە ئێرانیشەوە لە کوردستان لە کوردستان ئەو دیوشەوە بۆ ئێرە دوای ئەوە مەکینەی ئارد مەکینەی مان هات مان بچووکی باوگم و
خاڵۆ کاکەولا و جەماعەتی مەجێ جوامیر و ئەمانە شەریکون 6 هەفتە ئەو مەکینانە کڕی هێنایان جووتێ کرد ئاردیشیە کرد قاش پەنکەیەکیان لێ خست و هاینەگەی سوورەدا ئەوە ئاردیە کرد هەتاکە بناڵێ پێچیا پیا کەوای مناڵێ ناوی ڕابایە لە خاڵ ماڵ لە خێڵ ماڵی حاجی مەحموود گوێ کوڕیە مناڵێک سشم بۆ بزانم ماڵە ئەوە کەواگەی پێچیا پیا باڵی شکان باشە ئەو وەختە سنوور نەبوو ئەم سنوورە وڵا سنوور لێرە هەن نەبووە خوازدان نەکرد لەوێ ژنوژن بەڵێ وڵاقی مە خزمانە لێ ئەوە برازیش سەلام پێگەێنی هزار سلااو لێیان هزار سلااو لە ئاوای برازیز لە ئەحمەد شافروز خوعافیکە نەماوە گشتیان نەمانە خاڵۆ مامەیار نەماوە سەسلام لە وەچیان لە مناڵیان لە دارخۆر لە خزڵی لە ژوورترە لە خلاص شەرمووی لە خوارەوەیە سلااو لە گشتیان لەسەر برای ئێمە کورد نەمانە باش ئەجا کارێزەکە بوو قەدیم زمان وابزان مەجیداغا مەجید دەریدا پاکی کرد دەریدا بەسین گەوریەوە ئەڵێن بیست بیری بوو بیربیرە تاکو و تێدەخوار کارێز لە ژێرەوە کونیەکەن ماوە ئێستا وڵی دوانسیانێکی ماوە بەس ئاساری داوە ئاماوە باشە بڕێ کانیاوی چاکیشتان هەیە بەڵێ بانلەوانە بەرقەڵۆت خۆمان دانیشتینە لێ لەو لای محموقەجەرەوە کارێزەکەیە حەمە ڕەزایە قەور میرزایە کانی گەوریە وڵاکانی زۆری تایە ئێستا ئەم کەلاوانە ئەبینم زۆرم پێ ناخۆشە لە محموقەجەر ئاوایەکەوتە ناو جەمەعی عەرەبەکانە کاتی خۆی سەدام حوسێن بۆ عەرەبە داگیرەکان کردی وانە ئەمانە بە چی دروست کرا خانۆک ئەم خاما ئەبینی خشتەکان لەکوێ خشتی قڕا و هەیەی مۆرەیەوە قڕ کریا بەسە قڕووکە ئەڵێن کە دزات لەو دیوە بەڵێ خانووی خشت وایە زیان ئاسان بوو بووی ئەگەر مۆرە بواە زەحمەت و بووی سیخی بۆ وەختی لێدا تۆزێ خۆڵی دەرەکرد بەگەر خشتەوە یەکە خشتەکانی دەرەکرد بە ئاسانی ئاوایی مەحموقەجەری ناحی قۆرەتووی بنار کەل بێشکان وێرای کارێزێک کە حەیف لە 20 بیر پێکات بۆ ئێستا سێ چوار بیرێکی ماوە خەریکە کوێرە بێتەوە کانیاوی شیرینی زۆری هاتیە کانی بانلەوانە و کانیاوی بانقەڵوەز و کانی مایخان و کانیاوی قەور میرزا و کانی گەوری کانی حەمەڕەزا ئەم ئاواییە 18,500 دۆنم زەویە 12,000 دۆنمی شیاوی کشت و کاڵ و چاندنە 600 دۆنمی ئەم مەملەکەتە بەراوە 45 دۆنمی شوێنی ئاوایە کۆنەکەی واتە مەحموقەجەر و 65 دۆنمیشی تەپە و ڕێگاڵبانە بەر لە ڕاگواستن 75 باسی عەرەبی 350 ماڵی تێدا بووە کۆی گشتیان 1100 خێزان زیاترە ئێستا 26 خێزان لی ئاوایی ئەژین بەڵام لە ئۆردوگایە زۆرە ملەکەی کە حیزبی باسی عەرەبی بۆ عەرەبی هاوردە و جەردە و تاڵانچی دروستی کردبوو ئێستا ئەمان لەوێ ئەژین نەچوونەتە ئاوایە کۆنەکە هەمووی کەلاوە و مینە 25 شەهیدی پێشمەرگە و سەنگەریان پێشکەش بە ڕزگاری کوردستان کردووە 14 شەهیدی ئەلغام و 4 لە سێدارە دراو ئەمە بێجگە لە دەیان کەم ئەندام و زیندانی سیاسیان هەیە لالە حەمید ئەنجومەنی ئاوایی مەحموقەجەرە کاتێکە ڕێکخراوی هەڵگرتنەوەی ئەلغام لەم ئاوایی ئەبێ قەومی خۆی لە هۆزی هۆرمزیاری ناوچەی دەشتی هەولێر دۆزێتەوە دواترە بنە دۆستن و برا ئەوجا پەیوەندی گرنگ دروست ئەبێ بابچینە خزمەت پیاوە نازدارەکانی هۆرمزیار و سەرەتا لە تەک ئەنجومەنی ئاوایی قسە بکەین و پرسیاری لێ بکەین و پێی بێژین مام حەمید ئاوای مەحموقەجەر بزین کەرتی کشت و کاڵی ژمارە چەندە کەرتی کشت و کاڵی چواردەیە ژمارە چواردەیە بە ناوی چەند جوتیارەوەیە بە ناوی 150 جوتیارەوەیە باشە کۆی گشتی زەویەکانی مەحموقەجەر چەنە 18,500 دۆنمە لەو 18,500 دۆنمە چەندی شیاوە بۆ کشت و کاڵ 12,000 دۆنمی شیاوە بۆ کشت و کاڵ بۆ کشت و کاڵ چەند بەراوتان هەیە 700 دۆنم کە بەراومان هەیە ئەی چەندی شوێنی دیێکۆنەکەی کە ئێستا دیێکۆنەکە 45
65 ڕێگەوبان و تەپە و 65 ڕێگەوبان ڕێگەوبان و تەپە و بەرزایی ئەم لاولایە کە باشە ئاوایی کۆن ئێوە لە مەجمعی تعریبکردنیدان ئێستا من تۆ لێرەی ئەمانە وەختی خۆی بۆ کێ دروست کرا بۆ عرب دروست کرا ئەمە میرات عربە بۆ ئێمە ماوە میرات خۆتە باوکەوە دوژمن دروستی کردو بۆ دوژمنێکی تر بەڵام دوایی بۆ ساحب ماڵ گەڕایە بۆ خۆمان گەڕیەوە بۆ داگیرکەرەوە دروست کرا من وە میراتیان دامناوە ڕۆیشتن ملیان شکار و کۆتایی هات ئەم جەماعە ناوێ ناوە چی جەماعەی بان لەوانە بان لەوانە زۆر دروست کرا بوو لەم ناوچەیە مەجی سالات دروست کریا مەجی سالار ئاوای پەرێزخان ئەلیمیر محمود قەجار محمود قەجار ئاواشە بچێتەوە لە قۆڕەت و کریا ساڵاغە بۆ چەند ماڵ دروست کراوەوە ئەمە 5 ماڵە 5 ماڵ بۆ 5 ماڵ باشە عەربی کوێیان هێناوە بۆ ئێرە عرب ناسیرە بوو دیوانێ بۆ شورگیان خواردبوون هاتون باشە بەڕێی تۆ مسلمانی ئێستا هاتووە لە نوێش یەکێک ئەگەر خاکی یەکێک داگیر بکە ئەلێرە نوێژەکەی قوبوڵە نەخێدە قبول نییە من خۆم ئەوە ئەسکەر بوومە چونە وەختی هجوم چێ ناو یێرانەوە نوێژمان نییە کردوتمان داگیرمان کرد نوێژمان ڕاست دەکەیت زۆر ڕاستەکەی مام حەمید نوێژمان نییە کرد خەکە داگیرمان ئەتان وێرە بێنە ئێرە بۆ لایەن نەمانەتوانی نەتانەتوانی لە خەویش نهاتنی بەستەنها من سایەق بووم خەڵکمە هاو شاهدنسی دەرەکرد لە قۆڕەت و ئێمە لە قولە بەرز بووین ئەوە ماڵانە گەڕیانەوە شیمال ئەو کاتە شاهدنسیمان دەرەکرد سایەقم و حکومەوە هەتا مختارەی محمود قەجەر نەچێتە مۆری نەکردای بۆمان معاملەی شاهدنسی و جنسیەمان بۆ نێکرد لە بەهاری ساڵی 1975 حکوومەتی بەعسی داگیرکرد ئێوەی ڕاگواست ئێوەی بە ئیڤای ڕووسی و بۆ ئیڤا و من خۆم ئیڤاران بینێ هات تەپامەجی ساڵ چەندیان لەمانە ناردە جنوب ماڵەکان هەموو ڕۆیشتە ئەمە 20 ماڵی نوێەوە خۆمان لە عفوەگە هاتینەوە چوونە باقبوو لە باخۆ گەڕیانەوە کەلارە 74 گوندی قۆرەتویان برد بۆ جنوب هەر هەمووی 102 گوندی مەدانی هەر بریە هەر بریە بەڵێ چەند ساڵ لێمانەوە مام حەمید وڵا تقریبا 34 ساڵەوەی جەماعەتی گیریا کەفتە دەست پێشمەرگەی یەکێتی تەبادل کریا بە ئەوانە گەڕیانەوە بۆ کوردستان بۆ کوردستان باشە کوڕێکی هات لێرە لە ئەلغام هەڵکردنەوە ئیشێکرد ناوی جەمال بوو جەمال کوڕی شێ بوو کوڕ مام خەفور کوڕی مام غەفوری پێشمەرگەی دێرینی یەکێتی بڵێ باشە چون بوون بە ڕەفیق وڵا ئەو سایق بوو پرسیارێکی وتی ئەم گوندە وەرمزاری تێوەتم بڵێ وەرمزاری وتی تو شەید لەم گوندەوەت من ئەنجومەن وەکو ئەنجومەن یە علاقەمان بەسەر بۆ مەحل سلسلەی علاقات بینمان وەلمام خەفورە مامەغەبات هێرە چەندجا لە هاتە هەر لەم حوشمونە سەردان منی کردو و ڕۆیشتووە وەل ئەو هاتووە لە ئەحمەد ئاغای سورکی هاتووە ڕاستەکەی کاک محسن ئێستا چەند ماڵە بن ئێستاتە 26 ماڵی 26 ماڵ لێرەیە بە کۆی گشتی چەند ماڵە محمود قەجەر قەدیم ئەچێ بۆ 1000 و تقریبا 150 ماڵ 1150 ماڵ ئەوە بدەردەست ئەو پیاوە جوانە ناوی چییە؟ ما حەمید بەڵێ هۆرمزیار لە کوێ هەیە لەم مەملەکەتە لە کوێ لەبەری ئەو بەری کوردستانی ئەو دی و ئەو بەر کوردستان لە سەرپێڵ لە چەم خەڵاشاین مێلە زیێر ئەوە گشتی وەرمزیارە ئەوەنە زۆرن ماشەڵا لە دیواندەرە زۆرە بەڵێ لە کۆیە زۆرە لە زرباتی و لە زرباتی ئەوە ڕێس عشرەتەکان عدنان ناوێت دێتە ئێرە تێدە ماڵ ئێمەش سەلامی لەکەی سەلامی لێکەوە سەرچاو ئەی لیرەش گوندێکی ئەلێرە ناوی وەرمزیارە گوندێک لە سراوگەرم ئەوە خۆت باشترە زانی ئەوە ئاوایەکە باڵێ دی شێ لە بازیان ناوی وەرمزیارە کاکە سەردار لە مەهاباد لە سنە لە ئەو منتەقەی کرماشان لە کەرکووک لە هەموو شوێنەکان وەرمزیان مەوجودە ئەو بەدەست مامۆستا سابیر مامۆستا سابیر دایک و باوکت وەرمزیارن لە خەستەکە لە خەست و خۆڵەکە وانە باشە هورمزیار وەکو بزانین لە چێوە هاتووە سەرچاوی گرتووە هورمزیارەوەخوا وەکو من بزانم بەوە هاتووە بەوە معنای خواپەرسی شەوانتان چۆن بەسەرە بەر لە محمود قەجەر وڵای ئێمە شەوارمان ئەو مەحەلە من مامۆستای وەکو بەڕێوەبەر قوتابخانەکە بەیانی و ئێوارە و شەو دەوامانە کرد دوای شەوە دەوامانە کرد ئەڕۆیشتینەوە بۆ جەمەمی لە ماڵ کاسەمین یا لە ماڵ ئێمە لە ماڵ خزمێکا و
کاڵەمشتێمانە کرد کەڵاوانمانە کرد کەی چووتە مەکتەب من لە ساڵ 54 چووم مەکتەب کشتان لەگەڵ بوو بەڵێ کشیژەی خوێند کشتی شێ خوێن کێ مامۆساکەتان بە ئەو دەما بڵاو محەلە من لە مەدرسەی مامۆسا کەماڵ و مامۆسا محەممەد حوسێن لەو لە مامۆسا هەتا چەند خوێن 61 بێ پێشمەرگە هەتا چەند خوێن منە تا سە 6 هەرچەندی قسەی شەکەم مامۆساگەم بۆ بیرتێت ئەوەی کە بەلەوە لە محمود خەجەڵ اسماعیل عاکف ئەو باسی ئەوەی تۆ ناوی چی بوو لای مامۆسا کەماڵ مامۆسا هەتا چەند خوێن تۆ تا سە 6 تەواو کرد لە محمود خەجەر ئەی تۆ تا چەند خوێن والله من سێ ابتدایی هێم خوێندم سێ ابتدایم خوێندم هەتا ئەوە نەخوێنەوە فەقیری و بەدبەختی نەهێشت ئیشمانە کردە و کاتە باشە ئەی ئێستا مامۆستای بەڵێ چەند مامۆستا و دکتۆر ومانە لە محمود خەجەر پەروەردە بووە وڵی زۆر پەروەردە بەس ژمارەکانیان نازانم زۆرە هەردوو حاکمتان هەیە و حاکممان هەیە مامۆستامان هەیە مهندسمان هەیە دکتۆرمان هەیە حاکم هەموو شتێکمان هەیە دەی باشە ماڵتان ئاوا بێ خوایە ئەوم بوو بەردەست حەمید هۆرمزیار چیتر تێبیڵێ فەرموو ئەم دانە ئاڵتونت کەی کردووە ئەم دیانە ئاڵتونە قوربان لە 58 کردمەوە چی هاتێرە کردی وەڵا کابرایەکی متەجەول بوو هاتە ئاوایەگە بتی دیانساز بوو وتم برا ئەم دیانمە کەوە بووە زان عیبی کردی وتی ئەمە قەباخی بۆ ئەنەم هەتا ئەمرید ها لە دەمدا ئەوە 61 ساڵ ڕاستی شیە کرد کلکەوانەیەک و ئەوەما کرد بە 2 دینار بەڵێ ئەمە کلکەوانەکە بە ئەمە و کلکەوانەکە هەردیان وە 2 دینار وە 2 دینار ئێستا بیرم لای تۆیە نیشتیمان کە بۆ وەچەکانی دادێ و دادێ ئاسایشی ئاوی کوردستان دابین بکەین و میلەتانی دیکە چاویان لە دەستی ئێمە بێن نەک ئێمە چاومان لە دەستی ئەوان خۆزگە ئەوی بە تەنگ میلەتەکەی خۆی وێ لە ناو کووردا ئاسایشی ئاو بەرقرار کات با ئاسایشی خۆراکیش بەرقەرارکەین و پێویستمان بە نان و پەردووی هیچ وڵاتێکی دیکە نەبێت لێرە لە محمود خەجەر لەگەڵ پەپولەکانە من هاوڕێم لەگەڵ شەپۆلەکانە گۆرانی بۆ کوردستان ئەڵێم لەگەڵ گژوگیای بەهاری جوانی کوردەواری دیسانەوە خۆشەویستی بۆ کوردستان ئەەکەم بەچرا کەواتە لە محمود خەجەرەوە خواحافیز هەتا بەرنامەیەشتر هەتا ژیانەوەی شتری کوردستان لەگەڵ خوڕەی ئاو شەپۆلی ئاو ئەڵێن کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجی سەرسەری ئێمە و سنبولی ئازادی و سەرفرازی هەموو وڵاتانی دنیاە هەموو گەلانی دنیا پێشمەرگی خۆشەوێت شەهیدەکانیش بۆ ئێمە هەتا مردن ئەو هەورەن کە هەمیشە لە ناو جەستی ئێمەدا ئەبارێ و ئەبێتە گریان سڵاو کەرکووک سڵاو خانەخین سڵاو کوردستان سڵاو وڵاتی کوردەواری